واتقى خۆشی دەپارێزێت لەلایەکەوە بەخشندەیە لەلایەترەوە خۆپارێزە خۆی لە چی دەپارێزێ مسلمانێکی عاقڵە سیر دەکا چ کارێک و چ گفتارێک خوای پەروەردگاری پێت و ڕەبێت نایکە خۆی لێ دەپارێزێت ئەم معاملەیە ئەزانی خێری چەندە خوای گەورە پێی خۆشە یا پێی ناخۆشە وەڵاهی ڕاستی حەڵاڵ نییە نایکە واتقا خۆی لێ دەپارێزێ ئەم مەوزوعە زۆرش خۆشە نەفس حەزی لێیەتی ئەی خوای گەورە پێی ناخۆش واتقا خۆتی لێ بپارێزە ئەمە دوو باڵە کە ئینسان بەرەو بەهەشت ناڕوا ئیلا بەم دوو باڵە نەبێ باڵێکت بەخشندە بێ و ببەخشی لە پێناوی خوا و باڵێکیشت خۆپارێزی وریایی و حەزەرکردن بێت هەرچی شتێک کە دەزانی خوای گەورەت لێ تووڕە دەکا خۆتی لێ بپارێزە مەیکە لەسەر ئەم دوو کارەش کە تۆ بەخشندەیت و خۆپارێزیت وەصەدەقە بالحوسنە ئەو پاداشتەی کە خوای گەورە دایناوە لەسەر ئەم دوو شتەی تۆ باوەڕت پێیەتی دەزانیت کە کاتت دەبەخشی جوهدت دەبەخشی ماڵت دەبەخشی دەزانیت خوای گەورە پاداشتت دەداتەوە باوەڕت پێیەتی بە حەدیسەکان و چاک دەزانی کاتێک خۆت دەپارێزی لە زینا خۆت دەپارێزی لە ریبا خۆت دەپارێزی لە حەرام خۆت دەپارێزی لە زوڵم لە خیانەت لە هەموو شتێک کە خوا پێی ناخۆشە بۆچی خۆتی لێ دەپارێزی باوەڕت وایە خوای گەورە پاداشتت دەداتەوە کە لە حەرام بە دوور دەکەویتەوە دڵنیای خوای گەورە حەڵاڵت بەنسیب دەکات من ترك لله شيئا عوضه الله خيرا منه مادام لەبەر خوا ئەم کارە ناکەی خوای گەورە بۆ تەعویز دەکاتەوە باشتر